سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی 10 هاوڵاتی لە شارەکانی مەهاباد و جوانڕۆ، کوژرانی دوژن لەلایەن داواکار و هاوژینەکانیان لە سنە و نەهاوەند، پەروەندەسازی دەستگای قەزای ڕژیم بۆ مێهدی غەیاسی لە ئیلام، ئاشکرابوونی ناسناوی دوهمین کاسبکاری گیان بەختکردو لە مەهاباد، ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی باکووری کوردستان بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی شەمس عومرانی چابەهار و پەرەسەندنی کارزاری وێنەی ژنانی دژبەری حیجابی ئیجباری لە ئێران. ڕێزگرتن لە یادی مەیعاد ئەحمەدی چالاکی سیاسی کۆچکردو لە شاری سنە. ڕۆژی پێنجشەممە 13 بەفرانبار بنەماڵی مەیعاد ئەحمەدی و کۆمەڵێک لە دۆستانیان لە شاری سنە لەسەر مەزاری ئەو چالاکە سیاسیە کۆچکردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. مەیعاد ئەحمەدی ناسراو بە مەیعاد پیرباڵ چالاکیەکانی لە شاری سنە دەست پێ کرد و لە کاتی هێرشی داعش بۆ سەر ڕۆژاوای کوردستان پەیوەست بە ڕێزی شەڕوانانی ئازادی بوو و پاش برینداربوون گەڕایەوە هەرێمی کوردستان. ناوبراو بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بۆ تورکیە کۆچی کرد و ڕۆژی 1 بەفرانباری ئەم ساڵ بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستا. دەست بەسەرکردنی 10 هاوڵاتی لە شارەکانی مەهاباد و جوانڕۆ. لە ڕۆژانی ڕابردوودا 7 هاوڵاتی لە جوانڕۆ و 3 گەنجی خەڵکی مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراون. لە درێژەی شەپۆلی ڕەفاندنی هاوڵاتیان لە کوردستان ڕۆژی سێشەممە 11 بەفرانبار 3 گەنجی خەڵکی مەهاباد بە ناوەکانی ڕزگار مەولودی تەمەن 17 ساڵ، کامیار ئیزەدی تەمەن 17 ساڵ و محەممەد عەفیدی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاکوێزراون. هەروەها لەلایەکی دیکەوە 7 شارۆمەندی خەڵکی جوانڕۆ بە ناوەکانی ئومید خاکی، سولەیمان نەقدی، یاسین مەحمودی، موختار باباجانی، یاسین ڕەمەزانی، کەیهان ئەڵڵا مورادی و محەممەد مەحمودی لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەرکراون. کوژرانی دوژن لەلایەن داواکار و هاوژینەکانیان لە سنە و نەهاوەند. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی خەڵکی سنە بە ناوی غەزاڵە حودودی لەلایەن داواکارەکەیەوە سووتێنرا و گیانی لەدەستاوە. هەروەها لە شاری نەهاوەند ژنێکی دووگیان لەلایەن هاوژینەکەیەوە خندکێنراوە. غەزاڵە حودودی تەمەن 27 ساڵ پیشەی بەرگدووری و خاوەن منداڵێکی تەمەن 11 ساڵە بووە کە 2 ساڵ لەمەوبەر لە هاوژینی پێشووی جیابووەتەوە. ڕۆژی 5 بەفرانبار داواکاری غەزاڵە پاش ئەوەی وەڵامی نەی لە بەرامبەر خاستی هاوسەرگیری وەرگرتووە بۆ تڵێک بنزینی ڕژانتووەتە سەر ناوبرا و ئاوری لە جەستەی بەرداوە. غەزاڵە بۆ ڕێگریکردن لە سووتاندنی مناڵەکەی باوشی پێدا کردووە، بەڵام خۆی بە ڕێژەی 60 بۆ 70 لەسەر سوتاوە و منداڵەکەی 20 لە سەدی جەستەی سوتاوە. ئەو ژنە گەنجە پاش چەند ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانە گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە ژنێکی گەنجی دووگیانی خەڵکی نەهاوەند بە ناوی زەهرا پاش دژایەتی هاوسەرەکەی لەگەڵ دووگیان بوونی دراوەتە بەر لێدان و دواتر لە نێو حەمامی ماڵەکەی خندکێنراوە. پەروەندەسازی دەستگای قەزای ڕژیم بۆ مێهدی غەیاسی لە ئیلام. مێهدی غەیاسی شارۆمەندی خەڵکی ئیلام و لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینا کە پێشتر بە زیندان و جەریمەی ماڵی محکوم کرابوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە پەروەندەی تازەی بۆ سازکراوە. مێهدی غەیاسی پێشتر لەلایەن دادگای ئینقلابی ئیلام بە تۆمەتی تەبلیغ دژی نزام و بێڕێزی بە ڕێبەری بە 6 مانگ زیندان و پەردەختی 100 میلیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کرابوو. ئەو چالاکە مەدەنیە لە سەردەمی شۆڕشی ژیناش جارێک دەست بەسەر و پاش چەند ڕۆژ بە دانانی وەسیقەی 500 میلیۆن تمەنی لە زیندان ئازاد کرابوو. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ دەستگای قەزای ڕژیم لە دۆسیەکی تازەدا مێهدی غەیاسی بە تۆمەتی یا تەبلیغ دژی نزام و بڵاوکردنەوەی پرۆپاگاندا تۆمەتبار کردووە. ئاشکرابوونی ناسناوی دوهمین کاسبکاری گیان بەختکردو لە مەهاباد. بەپێی زانیاریەکان لە ڕووداوی چەقەی هێزەکانی ڕژیم لە ڕێکەوتی 10 بەفرانباری ئەمساڵ
کاسبکارێکی دیکەش گیانی بەخت کردووە کە ناوی بریتە لە کاوە سەید ئیبراهیمی. ڕۆژی دەی بە فرانباری 1403 هێزە انتزامیەکانی ڕژیم لە محوەری مەهاباد بۆ میادوا و ئۆتۆمبیلی کاسبکارێکیاندایە بەر دەستڕێژی گوڵەو لە ئەنجامیە و هێرشەدا ئۆتۆمبیلەکە وەرگەڕاو و ئاوری کرد. لەو ڕووداوەدا دوو کەس بە ناوەکانی عێرفان عێرفانی و کاوە سەید ئیبراهیمی تەمەن 42 ساڵ و خەڵکی سەقز گیانیان بەخت کردووە. ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی باکووری کوردستان بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی پێنجشەممە 13 بەفرانبار دەیان هەزار شارۆمەندی باکووری کوردستان لە شاری نسیبن لە سنووری قامیشلو ڕژانە سەرشەقام و بە خۆپیشاندان پشتیوانی خۆیان لە ڕۆژاوای کوردستان نیشاندا. بەپێی ئەو ڤیددیوانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە دەیان هەزار کەس بە وتنەوەی دروشمەکانی بژی بەرخودانی ڕۆژاوە و ژن ژیان ئازادی لەسەر شەقامەکانی نسیبین ڕێپێوانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی دەوڵەتی تورکیە و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە بۆ سەر کۆبانی و منپەچ بوون. لەلایەکی دیکەوە خەڵکی ناوچەی شەمزینان لە باکووری کوردستان لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا داگیرکاریەکانی تورکیەیان لە ڕۆژاوای کوردستان بەتوندی مەحکوم کرد و خوازیاری پاڵپشتی کۆمەڵگای جیهانی لە ڕۆژاوای کوردستان بوو. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی شەمس عومرانی چابەهار. ڕۆژی پێنجشەممە 13 بەفرانبار کرێکارانی شاغڵ لە شرکەتی ساختمانی شەمس عومرانی چابەهار دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە ناوەندی شرکەت خوازیاری پەرداختی 5 مانگ حەقدەستی دواکەوت و 3 مانگ بیمە و مەزایە براوەکانیان بوون. بەوتەی ناڕازیان بەهۆی نەدانی حەقدەست و حەقی بیمەکانیان تووشی کێشەی دەرمانی و معیشەتی بوون و بەرپرسانی شرکەت بایەخ بە کێشە و گرفتەکانیان ناتن. پەرسەندنی کارزاری وێنەی ژنانی دژبەری حیجابی جباری لە ئێران. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە ژنانی ئازادیخوازی ئێران لە بەرانبەر کارزاری عیفاف و حیجابی کۆماری ئیسلامی کەمپەینی نا بۆ حیجابی جباریان دەست پێ کردووە. ژنانی ئازادیخواز و بەرابووری تەڵاب بە بڵاوکردنەوەی وێنەی بێحیجاب لە تۆڕەکۆمەڵایەتیەکان دژایەتی خۆیان لەگەڵ یاسای عیفاف و حیجاب نیشاندا و دەڵێن شۆڕشی ژینا درێژەی هەیە و باورەیەکی بەرز و ئیرادەی گشتیەوە ڕوبەڕووی سیستەمی سەرکوتەوە دەبنەوە. گیانلەدەستان و برینداربوونی 6 کرێکار لە سەفادەشت و زاهدان. ڕۆژی پێنجشەممە 13 بەفرانبار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار 5 کرێکار لە سەفادەشت و کرێکارێک لە زاهدان تووشی ڕوودا و هاتن و کرێکارێک گیانی لەدەستا و 5 کرێکاری دیکە بریندار بوون. بەپێی راپۆرتەکان کارگایەکی سەنعەتی لە شارۆچکەی سەفادەش لە مەلارد ئاگری گرت و بەهۆیەوە 5 کرێکار بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانەکراون. لەلایەکی دیکەوە کرێکارێکی بیناسازی لە شاری زاهدان بە ناوی عەبدولغەفور ڕەخشانی تەمەن 32 ساڵ و خێزاندار لە کاتی کارکردندا لە بەرزایی بەربووتە خوارە و گیانی لەدەستاوە. سەپاندنی سزای زیندان بەسەر حوسێن یەزدی لە ئیسفەهان. حوسێن یەزدی چالاکی سیاسی خەڵکی ئیسفەهان لەلایەن دادگای انقلابی ئەو شارە بە 1 ساڵ زیندانی تەعزیری و کۆمەڵێک سزای تەکمیلی محکوم کرا. بەپێی بڕیاری دادگا حوسێن یەزدی لەلایەن دادگای انقلابی ئیسفەهانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان و 2 ساڵ بێبەشبوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان لەگەڵ زەوتکردنی مۆبایل محکوم کراوە. ناوبراو مانگی پوشپەڕی 1402 پاش بانکران بۆ دادسەرای گشتی و ئینقلابی ئیسفەهان دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئەو شارەکرا. و گیان بەختکردنی 27 پەنابەر لە کەناراوەکانی تونس دوایین هەواڵ. ڕۆژی پێنجشەممە 13 بەفرانبار بەلەمێکی پەنابەران لە کەناراوەکانی تونس وەرگەڕاو و بەهۆیەوە 27 کەس گیانیان لەدەستا. بەوتەی گاردی ساحیلی تونس بەشێک لە قوربانیان ژن و منداڵ بوون و هێزەکانیان توانیویانە 83 کەسی دیکە ڕزگار بکەن. هەروەها قوربانیان خەڵکی وڵاتانی ناوەندی ئەفریقا بوون کە بۆ گەیشتن بە ژیانێکی باشتر ڕێگای پڕمەترسی کۆچبەریان هەڵبژاردووە. جێگای ئاماژەیە کە هاوکار لەگەڵ ساڵی تازەی زاینی 20 پەنابەری دیکەش لە کەناراوەکانی ئیتالیا گیانیان بەخت کرد.
بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەرشاد بشین.